لە هەولێر مامۆسایەکم هەبوو مامۆسا مەلا حەمەدەمینی مەلای ڕەش تەواو مەلای ڕەش یەکێک بووە لە عالمە زۆر گەورەکان لە بیارە تەدریسی کردووە مامۆسا عەبدولکەریم مدەڕیس لە خزمەتیدا دەرسی خوێندووە ئەڵێ کەس نەبووە لە عیلمی کەلامە لەو زەمانە وەکو ئەوە بوو تەواو مەلای ڕەش دوایی تەشریفی ئەچێتە هەولێر هەندێک جار وەکو نوکتە ئەهلی هەولێر قسەکانی باسەکەن ئەڵێن مەگەر مەلای ڕەش مەسەن ئەو تەلاقەت چاکە پیان وابوو مەلای ڕەش هەر کەلیمەیەکە یعنی هەر عابر هاتووە وەکو مێژوو بەڵام فعلەن مەلای ڕەش یەکێک بووە لەو زانانە هیچ لە دەستی عاسی نەبووە جا کوڕی ئەو بریتیەوە لە مامۆستا مەلا حەمەدەمین پیاوێکی پیری بە عومر بوو منیش فەقێ بووم لە هەولێر تەواو مامۆستا مەلا حەمەدەمین زۆر نەخۆش بوو لەسەر جێ کەوتبوو و بەتانیش دوو بەتانی دراو بەسەریە لە مزگەوتە ئەخەوت چوومە خزمەتی دۆستێک پێوتم کاک عەبدولناسر وتی ئەم پیاوە مامۆستا بەس دەرس بڵێتەوە باشە بێتەوە بەس ئەگەر دەرس نەڵێتەوە بەخوا ئەوانەی تر نەخۆشەکێ بەشمە خۆیان تۆ خێرتێکا خۆ تۆ هەر دەرسەکان ئەخوێنی بچۆ لای ئەو بیخوێنە بەشکم باش بێتەوە مش ئەینوانەکەیم وەرگرت وتیان لە مزگەوتی قەڵاتە لە هەولێر چوون بۆ خزمەت کە چوون بۆ خزمەتی ئەوانە هەر نەیەتوانی هەڵسێتەوە ئەو بەحاڵ بەتانێکی ئێوەرە لابە لەرزی بوو لە خزمەتیا تۆزە دانیشتبوو مامۆستا گیان من مەلا عەبدولدایم ناو لە هەڵەبجەوە هاتووم و هەورامیم و ئیتر زۆر قسەم بۆ کراوە نەرم دوایی وتم هاتووم دەرس بخوێنەوە کوڕە وتی ڕۆڵە من دەرسی چی خەریکە ئەمرم زایتر بە زمانی خۆیان وتم مامۆستا بەرەکەتی دەرسێک گەورەیە ئینشەڵڵا ئەبێتە شیفا و قسەیەکی مامۆستا سەعیدی نوورسیم بۆ باس کرد وتم فەرمێ الشەکوە اعتراض على القدر والشكر تسليم للقدر کەسی ئەگەر شکایەتکە هەر بڵێ نەخۆشم ئەوەی اعتراضی لە قەدەری خوا گرتووە شکرکە بڵێ الحەمدولله ئەوە ئیتر تەسلیم بووە بە قەدەری خوا بە تەواوی وتی کوکو دووبارە کەرەوە وەڵا بۆم دووبارە کردەوە ئەو جا بیڵێرەوە وەڵا وتمەوە وڵا سووکی هەڵسایەوە خۆی گورس کردەوە چوو دەستنوێژی گرت و هەو دانیشت وتی دوو کەلیمە پێ ئەڵێم تەڵان زۆر بەسەریعی قسەیە کرد مامۆستا بەڕەحمەت بێ خۆ دەرەجاتی عالی بێ ئەگەر بیوتە دوو کەلیمە دە لاپەڕەیە کرد چونکە فریانە ئەکەوتم ئەتا ئێت لای سەری لاپەڕەکەم و گەیشت بۆ خوار فریانە ئەوە سەری دووەم کردە یەکسەر یعنی سرعەتێکی هەبوو لە خوێندنەوە و لە دەرزوتنەوە هەتا لەگەڵ زمانیان ڕائەهاتی چەند دەرسێک تا ڕاهاتم لەگەڵیا زۆر ئیسفادەم لە خزمەت ئەو پیاوە گەورە کرد و سبحان الله تەئالوفێکی وا لەبێنمان دروست بوو حتا بۆ بەغدا یعنی ئەو پیاوە حەجی نەبوو کتێبی ئەفرۆشت و خەڵکی هەولێر ئەزانن ئەو حاڵەتە لە پارەی حەڵاڵی خۆی ئەگەر شتێکی بخواردە هەموو جارێ بچوومە بۆ دەر شتێکی هەر ئەدامێ پیاوێکی زۆر سەخی بوو جارێک هیچی پێ نەبوو سیواکەی خۆی هێنا سەرەکەی بڕی دایمێ هیچ شتێکی نەبوو بەس سیواکەکە وتی ها ئەوە لۆ خۆت نەش ئەکرا لێ وەرنەگری هەر ئەوە وەرەگرتەیە چونکە زۆر ئینکار لەو شتانە زۆر طالبی علمی خۆشەویست جارێک لە بەغدا بووم کوڕێکی هەولێری هاتەوە وتی مامۆستا مەلا حەمەدەمین سەلامی لێ کردی وتی ئەوە هەورامێکە لە بەغدایە وتم وەڵا لەگەڵ ئێمەیە وتی ئاوە گەڕا هیچی دەست نەکەوت بوو دیناری ئاسن هەبوو طبعا لە بەغا مەمنوع بوو مێخوا دینارێکی ئاسن و سیواکێکی بۆ ناردن بۆ بەغدا یعنی طەبیعەتێکی ئەوەی هەبوو جا ئەم بەیانە سبحان الله فکری ئەوم کرد منش وتم کوڕە خۆ من خۆم بۆم وت لەبەر بەرەکەتی دەرسێ وتوش لەبەر بەرەکەتی دەرسێ چمە خزمەت ئەو پیاوانە و بەرەکەتی ئەو مەجلیسە ئینشاءالله بێتە شیفا خوای گەورە لێتان ڕازی بێ و عاقبەتتان خێر بێت